کە نرخی دینار بەرامبەر دۆلاردا دەبەزێت فرۆشیاران و بازرگانەکان ڕاستەوخۆ نرخی خواردن و کەلوپەلی ڕۆژانەی هاوڵاتیان بەرز دەکەنەوە بەڵام کە دینار بەرز دەبێتەوە نرخی کەلوپەلەکان زۆر دوای ئەوە دادەبەزێتەوە یاخود هەر بەم جۆرە دەمێنێتەوە. گەڵا شتێکی کەم بەرزە بێتەوە شتەکە زۆر زۆر گرانە بێ لە حەقی خۆی 15,000 گەڵا گرانە بێ زۆر شت گرانە بێ بەزام لە پرەکە دابەزێ یەکسا شلوارزان نابێ. زۆربەی کەلوپەلەکان و پێداویستی هاوڵاتیان لە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە بە ڕێژەی 100% بەرز بوونەتەوە. جملە فرۆشەکان دەڵێن ئەوان لە کۆمپانیەکان و بازرگانەکان کەلوپەل دەکڕنەوە. لەم ئەمبارانە کەلوپەل هەیە لە 146,000 دینار کڕاوە و هەرشیانە لە 175,000 دینار. ئەوان ناچارن تا ئەو زیانەی لێیان کەوتووە پڕ دەبێتەوە بە نرخی خۆی بیفرۆشنەوە کە ئەوەش تەنها هەوڵاتی ئاسایی باجەکەی دەدات. خۆی مەسەلەکە ئەوەیە تۆ هەم کە بڵێن بە 147 کڕیتە تۆ هەر بە دینارەی فرۆشیت تەمانە بێ گەڵای پێغڕی تۆشتی پێغرێت بۆیە بەو سیارە ئەیخی گەێنیتەوە سیارە گینەوە نییە بڵێ بچێتە گیرفانی ئەم تاجرەوە یا ئەو کەسەوە ئەوەیە هانی کە بە 47 کڕیتە دەی بە سیاری 50 یا 60 یا 70 بەس مەسەلە ئەوەیە یعنی تۆ هەم دیسان هەر بێ گەڵا کڕیتەوە خۆ بە گەڵای کڕیتەوە بە دۆلارشت و پێفرۆشن یان بە کەس بە دینار ناداتی بەڵام ئیتار ئەو کەوێتە سەر ئەو ئینسانە خۆی ئێمە بڵێن برنجمان بۆ هاتوو یەکسەری گەینەوە بەو سیارەیشکەین بە 50شکەین گەڵا بە 50 وەرگ. چاودێری بازرگانی سلێمانی لە هەفتەی ئایندەوە دەڵێت نرخی کەلوپەلەکان دادەبەزێت ڕێگە بە کەسیش نادرێت دۆخەکە بخۆزێتەوە و پێویستە نرخ ئاسایی بێتەوە. ئێمە بە دڵنیاییەوە با ئەن لەم هەفتەیە ئەو دۆلاری کە هەیە بانقی مرکزی دابەشی کات وەکو ئەماژی داوە کە بە 130,000 بە 132,000 دەساوڵاتی ئەوتۆماتیکی خۆی داوەزین بەخۆ بینە لەبەر بۆچی لەبەرەوەی زۆربەی ئەو شمەکاڵانی کە بۆ ئەوە ئێمە ئیجرا دەکەین ئێمە هەر ئێمە نین ئێمە دژناو بەشەکانمان هەیە ئاسایشی ئابووریمان هەیە چاودێری بازرگانی وەکو خۆشتان نزانن هەموو ڕۆژێ لە بازارەکانێک کە ئێستا ئێمڕۆ عوتڵەیە ئێمە لیژنەکەمان لە بازارایە لەبەرەوەی ئێمە خۆمان نزانین لە بەندۆخی ناتەندروست لە بازارەکانە هەیە بۆی بە زووترین کات ئاگاداری وەسەکان بین ئەو لیژنانەمان لە بازارەکانەوە بە دڵنیایی شەوەڵین هەفتەکەی تر بوادری ئەم دابەزی نرخانە دەرەکەوچکە هەمووی دوو ڕۆژە نرخەکان وایە ئێستا بۆ نمونە ئێمڕۆ دۆلار 150,000 دینار بووە یعنی تا جارێت ئەو دابەزینی بەخۆ نەبینی. گرانبوونی نرخی کەلوپەلەکان زیاتر لەسەر شانی هاوڵاتیانە و ئەوان باجەکەی دەدەن بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن چاودێری بازار لاوازە و حکومەت و بازرگانەکانیش ڕەچاوی دۆخی خراپی دارایی خەڵک ناکەن ئەگەر حکومەت لە خەمی ژیانی خەڵکدایە دەبوو ئەوان باجی گرانی کەلوپەلەکان بدەن تا ئاسایی بوونەوەی دۆخەکە نەوەک هاوڵاتی. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.